چۆن ئەم جلە کوردیە جوانە حاج عەلی ماشاءالله بێ چاوان بێ جل و بەرگی پیاوی مسلمان ئێوە بە کورتی ئەم چەند مەرجە لە خۆی بگرێ ئەگینا چی حاج عەلی ئەگینا تاوانبارەوی یەکەم نابێ پۆشاکەکەت لە پۆشاکی ئافرەت بچێت نە لە ڕووی نەوعۆ ئاورێشم نەهی لە سەراتووە نە لە ڕووی شکڵ و شێواز و ستایلۆ و نە لە ڕووی ڕەنگۆ ڕەنگی سووری تۆخ نەهی لە سەراتووە گە ڕەنگی تری تێکەڵ نەوێ و هەروەها ڕەنگی پەمەیی ئێسا ڕەنگێکی ئافرەتانەیە هەوڵ بدە با پۆشاکەکەت بە هیچ شێوازی لێکچوونی لەگەڵ پۆشاکی ئافرەت نەوێت چونکە لەعنەتی لەسەراتە دووەم تەماشا بکە ئەوێ پۆشاکە زۆر بە جوانی عەورەت و بپۆشێ نابێ زۆر تەنک بێ و نابێ وەکو هەنێ پانتۆڵ زۆر تەسک بێت لە ڕێگاوبانە غەرازەکانت کەشف بکە و نابێ کورتیش بێت لە مزگەوتا خەڵک گلەیت لێ بکا کاکە گیان پشتت بپۆشە نەتوانی دەست بوویتە خوارۆ لە پشتۆ لە دواوە دەرکەوێت ئەم پۆشاکە شەرعی نییە سێیەم ئەبێ ئاگاداری پۆشاکەت لە پۆشاکی بێباوەڕ نەچێ ئەو لەیلا دڕانی تۆش لەولابی دڕێنی تەقلیدی فلان ئەکتەر و گۆرانی بێژ و لاعب بکەیتەوە مۆدێلەکە و شکڵ و شێوەی ئەوەی ئەو چۆن و تۆش عینەن وەکو ئەو بپۆشی چوارم بە پێچەوانەی پۆشاکی ئافرەتان پیاوان ئەبێ پۆشاکیان لە خواری قاپەڕەخەیان شۆڕ نەوێتەوە لە فەرمودە صحیحا وەکو لە بوخاریە هاتووە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ ما أسفل من الكعبين من الإزار ففي النار ئەمە تاوانێکە لە تاوانە گەورەکان مناقەشە مەکە فەرمودەی لەسەرە بە کیبر بێ یان بە غەیری کیبر بێ وەکو زانایانە فەرمون باشە واڵە شۆڕ نەوێ بەم شێوازە هیچ بارگرانێکی هاتی ئەمە هیچ بارگرانێکی تیا نییە و جوانی شەمادام پێغەمبەر صلی الله عليه وسلم جلوبەرگەکەی بەم شێوازە بووە ئەوەی تانە بدا لە شەواڵکوڵی بەڕاستی کوفری کردووە پێنجەمیان نابێ جلوبەرگی مسلمان وێنەی ڕۆحداری لەسەر وێ یاخود خاچ یاخود ئەو نووسین و لۆگۆ و دروشمانی لەسەر وێ کە مانای خراپ هەڵەگرن ئەمانە لە هەر جلێک بێ خۆشەویستانم نابێ بپۆشرێ نابێ بفرۆشرێ شەشەم و کۆتایی ئەو جلەی کەی پۆشی نابێ جلی شوهرەت بێ یعنی جلێک بێ شوهرەتی پێپەیاکەی خەڵک چاو بخاتە سەرت جلەکەت لە جلی خەڵکی ئاسایی نەڕوە سعرەکەی دەگڵایە ڕەنگەکەی وایە مارکەکەی نامچییە ئەو جلەی کە ئاوا شوهرەتی پێپەیاکەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ لە قیامەتا خوای گەورە جلێکی ئاگرین ئەکاتە بەرد ئاگادار بە مەترسیدار ئەوانێت خوا